ئێمە ئەوەی بکرێ وەکو خزمەتگوزاری تەندروستی لێرە کە لە کاتی سەردانکردنی پێشکەشیان ئەکەین و تەنها دکتۆری پسپۆری منداڵان و دکتۆری ئێسکمان هەیە و لە مەزالەکانی دیکە لە پسپۆری ڕەوانەی نەخۆشخانەی ئاشتی و لە دایکبوون و منداڵانی سۆران ناکەن. ناخۆی لەبەر بوونی هۆڵی نەشتەرگەری و پزیشکی پسپۆر لە بوارەکانی دیکە دەبێت نەخۆشەکان ڕەوانەی ئاشتی و لە دایکبوون و منداڵانی هەولێر سۆران بکەین و هەروە لە مەزالی سووتانیش نەخۆشەکان ڕاستەوخۆ بۆ ئێمەرجنسی هەولێر. ئەگەر وەکو گرفتی تەندروستی خۆ بەربەست تەندروستی ژماری کوێن ئێستا وەکو گرفت نییە، بەڵام لەوانەیە پێداویستی قەزای ڕەوان بە هەندێک بواری دیکە یاخود بە هەندێک خزمەتگوزاری دیکە پێویستتر بیتن کە هەبێتن لە قەزای ڕۆستکە ئێستادا نەخۆشخانەیەکی لەیەکە 24 کاتژمێریە داوام و ئێشی گرتێدای، بەڵام لەوانەیە وەکو پێداویستی ناو نەخۆشخانەکە هەموو پێداویستانی تێدا نەبێتن کە هاوڵاتیان پێویستیان پێ بێتن یاخود هەموو پسپۆڕانی تێدا نەبێتن کە هاوڵێتیان پێویستیان پێ. بەڵام لە ساڵی 2014 مانگی 2014 بەردی بناغی نەخۆشخانەیەک دانرا لەو قەزایە، بەڵام بەداخەوە بۆی هاتنی قەیرانەکان و شەڕی داعش ئەو پرۆژەی لە کاتی ئێستادا وەستێنراوە. ئێمە لە هەوڵ و تەقاڵاداین و لێ بتوانین ئەگەر لە کاتی دەستپێکردنەوەی پرۆژەکان چکەوە یەکێک لە پرۆژە استراتیژیەکانی وەزارەتی تەندروستی لە دەڤەرەکە بە شێوەیەکی گشتی لە هەوڵداین ئینشاڵڵا ئەگەر دەست بە پرۆژەکان بکرێتەوە یەکێکە لە پرۆژانی کە بڵین لە پرۆژە هەرە لە پێشەکانە. بەڕێ ئەو بەخۆی نەخۆشخانەیەکە لە سەرەتادا لە ساڵی 58 بەردی بناغی دانراوە لە قەزای ڕەوان بڕین دەست بە دروستکردنی کراوە. دواتر لە ساڵە سەرەتا هێشتاکان زارشکە نوێژن کراوەتەوە، بەڵام لەو کاتەدا ڕژێمی پاعز بەهۆی ئەوەی کە قەزای ڕەوان لە ڕووی سیاسی و گرفتی بۆ دروستکردن کراوەتە بنکەی تەندروستی. لە 2004 جارێککە نوێژن کراوە فراوان کراوە کەواتوان بڵێم هەموو قۆناغانێکە و نەخۆشخانەیە پێدا تێپەڕێەوە کە خۆشبەختانە تا ئێستاش خزمەتگوزاریەکان لەو شوێنە هەر بەردەوام. بەڵێ ئێمە بەدووەدا چون کراوە، بەڵام لە کاتی ئێستادا ئێمە کە باسی بکەم بڵێن ڕەزامەندی دراوە نەخێر تا ئێستا هێشتا لەو هەوڵانەداین کە بتوانین ڕەزامەندی وەرگین، چونکە ڕەزامەندی وەرگیراوە ئەتوان بڵێم تەنها جێبەجێکردنەکەی مێنێتین ئەو قۆناغێکی باش ئەبرێتن لە پرۆژەکە بەرین لە هەنگاوەکانی جێبەجێکردنی پرۆژەکە.